سعد. شون خلوة عزيز مضي أغيارين عالم قيش جا خوازي دسخة وردارين شون خلوة عزيز مضي أغيارين خوي شو معناه ومغزايك تايبتي خوي هي طبعا عبادتي شو تام لذتك تايبتي خوي هي هربويا أبينين في عمر صلى الله عليه وسلم كالشو الروي بيكراوة للشوابوة وهربويا أبينين مثلا الشاعر يوكو مولوي كاتي باس الشو أكا على شوان خلوة مال بأغيارا عالم گشت خفتن دۆست خەوەردارن شەو کاریگەریی زۆر چاکی هەیە چونکە لەو کاتەیە هەموو کەس بێ ئاگایە لە نووسووە خەوتووە بەڵام تۆ لەگەڵ خوای خۆتە معشوقی خۆتە خوای گەورەیە پەیوەندیەک گرێ ئەدەی ئەبەستیر ڕاز و نیازی خۆ دەرئەبڕی بۆ ئەو خوایە کەوا خالیقی تۆیە دروستکاری تۆیە کەس ئاگای لێ نییە بەس خوای گەورە ئاگای لێیە هیچ ڕیایەکی تیان نییە هیچ بەرچاوێنێکی تیان نییە بەڕاستی بە تایبەتی ئەم شەوانەی کەوا ئیسە لە پێشمانە ئەم شەوانەی پاییز کەوا ئەم شەوگات درێژە و مەجالێکی زۆری تیا هەیە بەڕاستی ئەگەر ئینسان بتوانێت لەو شەوانە بێدار بێ و کەمێکی شەویش بێت زۆر زۆرە. والذين هم بالأسحار يستغفرون لكاتب ربيانا بتاعتي وكانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. برجنا دايم بسر پیغمبر أولياء باران رحمت نوكلا وريكي دم دمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم رحمة بباري بسر أصحاب أتباعيا أولاد أمتي شيبك ونبرخور زمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. ئێستا جەنابەت مۆبایلێکی پێ من مۆبایلێکم پێ مۆبایلەکە من بابایی 300-400 دۆلاریش بێ بەڵام شەبەکەم نەبێ سوودی چییە مەگەر یاری پێ بکەیت و بازە شتێکی تیاابێ بەڵام جەنابەت ئەگەر مۆبایلێکی حتا 20,000ریشی پێ بێ چونکە شەبەکەت هەیە لەگەڵ ئەمریکا قسەی پێەکەی کێشەکە ئێمە ئەوە شەبەکەمانی بچڕاوین بۆی ئەڵێ وەسجود وەقتەری بۆی ئەڵێ شەو نوێش بکە بۆی ئەو شەبەکەی دروست بێ ئەو عیلاقەیە دروست بێ ئەو پەیوەندیە دروست بێ کەسانێکن هەیەە ئێستا بۆ نمونە کاتی خۆی کاک ئەحمەدی شێخ ئەفەرمێ سەڵاتی حاجەم نەکردو خوا قبوڵی نەکردو دوو نمونە شوێنێتەوە حتا ئەڵەیەکێکیان بە ناوی مامقار هات کوڕەکەی غەریبی کوڕی هات بۆ لام لە مەکتوباتە واسێکە وتی یا شێخ باوکم کۆر بووە وەڵڵاهی بشکم دوعای بۆ کرد زۆر بەزێن پێهاتەوە شەو سەڵاتی حاجەم بۆ کرد بەیانی هاتم لە دەرکی مزگەوتی گەورە بینیم بۆ نوێژی بەیانی وتم مامقار کەفارەتە بێ ئیشەڵڵا تا من مابم یارمەتی دێم نە ئەڵم محتاج بی یا شێخم شۆ چاوم چاک بووە تێڵم سەڵاواتدا لەسەر فێغەمە ساسم کە خوا دڵی نەشکانم کاک ئەحمەدی شێخ کەسێکە بە نوێژ و ڕۆژ و عیبادەت و خزمەت و بەدەم هەژار و بەمانەوە کەسێکە گەیشتۆتە ئەوەی کە ڕووی بێ داوا بکات لەخوا کە داواکە خوا دڵی ناشکێنێ مەسەلا لە هەر لەم شارە حاجی مەلا شەریفی سەعاچی کەسێ بووە لە ڕێی خزمەتی خەڵکو و لە ڕێی ئەمانەوە زۆر شتی لێگەڕنەوە من نووسیمەوە بەڵام کردوتەوە یعنی ئەم کەسە ئەولیایەکی خوا بوو ئافرەتی گێڵێ دوعام بۆ بکە مناڵم بێ دوعای بۆکە و دوایش یەتەوە بە مناڵە کۆڵێ مناڵەکەم بوو ئەوەتە یعنی ئەمە بەچی بۆی خزمەتی خەڵکی کردووە
کاک خەبات هەیە کوڕەزایەتی کوڕی حاجی زای کا خەبات بە جێڕام وتی مناڵ بووم لە دوکانی باپیرم لە جادێ مەولەوی وتی پیاوە کات هەڵوێستەیەکی کرد لەبەر جامخانەکە و ڕۆی باپیرم وتی جەزا خەبات ڕاکە بانیکە وتی ڕام کرد بانگم کرد وتمەرە باپیرمیش پێێت کە هات باپیرم وتی تۆ پێویستە بە پارێ و ڕوود نەهات داوای بکەیت کەکسە دەستی کرد بە گریان کابراوتی ڕاستەکە دەستی کرد بە باخەڵێ پارەیە ئەمە شەبەکەی هەیە مزگەوتێکی دروست کردووە چی خزمەت کردووە تریان هەبوو لە ماڵەکان لە مەکتەبەی ئەو قافی ئێستا ئالەوی ئابوو ماڵێکی گەورە یەکتر ئەم هەموو ترێ هینی بۆ کرد حتا تورەکەیان بۆ کرێ بوو بە زەردەواڵەت تینەیە ئەیوت بە کوڕەزا شتەکانی دەستی بۆ نەبن یەکێ دوعام کردووە دەنگێ بخاتە دەمێ بە مخالیفی ئەڕشێتەوە واللهی ئەڵێ یەکێ دەنگێکی بخسای دەم ئیلا ئەڕشە ئادوای خۆمەتانەیە بەزەچی بۆ ببن عەجیب بوو ئەچێ بۆ 35 جار چۆ بۆ حەج ئەڵێ کە جارێکیانەچێ مدیری شوڕتەی مەدینە ئەچێ بە دوای ئەڵێ کاک حاجی ئەمشەو سەعادی خۆ حازر کە یان بەدواتە ئێوە بۆ کەس ناکەم بەس ئەمەی ناسێ مەنگە چووە وەڵا کە ئەچێ بە دوایە ڕەوزەی پێغەمەری بۆ ساڵسمەڵێ دەدانیشت تەمەن چۆڵە کەسی نێنە داخراو شەو سعاتێکی شەو لێ بخۆ لە خزمەت پێغەمبەرە دانیشە سعاتێکی تێمە بەدواتە ئێمە شەرەفە دەست مەلیگەکان ناکەوێت ئەم پیاوە چی کردو لەم شاری سلەیمانیەوە وا ئەمەی بۆ دروستە بێ ئەمە کەسێکە کە خوای گەورە ئەو لوتفەی لەگەڵا کردو ئافرەتێک بە ناوی حاجی ڕەوشەن لە هەڵەبجە ئەم ئافرەتە مناڵ مێردەکەی ئەمرێ و بە نەبوونی مناڵەکانی بەخێوەکە دوایان گەێنتە نانی خوان دوای ئەچێ بۆ حەج دوای دایم دوعاکەڵێ خوایە من خۆ ئەزانم ئەوەی مناڵی بێ باوکی بەخێو کرد بێ ئاوایە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام حەزەکەم لێ بمرم سبحان الله چێ بۆ عمرە عادەتەن ناچنە مەکە مەدینە دوای چنە مەکە کاروانەکەیانە چیتە مەکە دوای چیتە مەدینە لە مەدینە جەڵتە لێ ئەمرێ و لێی نێژم ئەمە چی ئەم نازە ئافرەتێک حاجی ڕەوشەنێک هەیەی لە هەڵەبجە خوای بینێ دڵیشی ناشکێنێ لەوێ ئیباتەوانێ ئەمە مەسلەیەکە کە عەرزم کردی ئەو لە ڕێی مناڵی هەتیەوە لە ڕێ عیبادەتەوە لەو ڕێگەیانی کە بۆماندارە هەوڵ بین بچینە پێشەوە جا مەبەستەکەی من ئەمەیە ئێمە لەمە تێبگەین کە خوا ئەتبینێ ئەمە مەسلەیەکی زۆر زۆر مهمە کە کاری لەسەر بکەین وە شەو نوێژیش کاتی ئەیکەین بزانین کە تۆ بەم شەوە خەڵک خەوتووە تۆ هەستاوی ئەجا حەدیثێکمان هەیە باس لەوە ئەکا ئەفەرمێ خوای گەورە لە شەوی لە ئێوارەی عەرەفاتەیەتە ئاسمانی دنیا بە مەلایکەتەکانی فەرمی یوباهی بهم المەلایکە ها عەبدی چۆنمە ئێوەتان و دروستیان مەکەن ئەمانە خوێنە ڕێژنەها چۆن هاتوون و داواکەن ئەفەرمێ کەسێکیش لەگەڵ کۆمەڵێکە ئەچێ بۆ سەفەر هەموو کە لایەن لە هیلاکیە ئەخەون یەکێ نەبێ لەبەر خوا هەڵەسێ زاڵەوێ بەسەر خەوەکەی خۆیە خوای گەورە یوباهی به المەلایکە ئەها مەلایکەتە عەبدی چۆنمەیە خەوەکەی خۆی وازنێنێ لەو هەموو هیلاکیە هاتۆ پەرستچەکە یان پیاوێک لەگەڵ خێزانەکەیان خەوتووە ماڵێکی خۆش و گرم و لەگەڵ خێزانی خۆیان و کەچی هەڵەسێ جێگاکەی بەجێڵێ لەبەر خوا شەو نوێژەکە خوای گەورە یوباهی به المەلایکە یان کەسانی ڕۆژێک چەند سەحابەیەک لە مزگەوت تا بوو نوێژی ئێوارەیان کرد پێغەمبەر ساسم تڕۆشتەوە و دوای کاسێکە هەر دانیشتون بۆچی دانیشتون وتیان چاوەڕێی نوێژی عیشاکەن فەرمووی خوای گەورە یوباهی بکم المەلایکە ئەم شەوانەی کە خوای تەعالا درێژی کردوون لە پاییزە بەشی خەوی ژەکەن بەشی تاعەتی ژەکەن ئەگەر گوێتان لێبێ لە سوورەی مزەممیلە فەرمێ إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا عبادتي شو تأثيري زورترو وتوقسكاني شي بهسترن با هركز لإيما نختك وكو بيغمر صلى الله عليه وسلم بيك الصحابة كان يفرموا لا شيشت حقي بسرتويا كذا كشت حقي بسرتويا شو كان نختك بو عبادة بيلي نو زاعي ترشو نيوش بي ذكر بيت قرآن خوندن بيتون كشو كان بايز أم جاوردو